بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم لەمڕۆیە باسی یەک لەسەر سێی تری ژیانمانەکەین کە بەچیەوە گوزەرەکات و بەچی بەسێرێ بین و بێت تا چەندێ تەندروست بێ، ئەویش مۆزوعی خەوە. بزانی نووستن ئینسان چۆن ئەنوێ، چ کاتێک ئەنوێ، چ کاتێک هەڵبژێرێ، بە پشتیوانی پەروەردگار بە وردی باسیەکەین و زۆر جوان جۆ ئەگرین، چونکە لەم مۆزوعەیە ئێمە خراپ تێکەوتوین. لەم مۆزوعەیە بەڕاستی زۆر سنووری پێودانگمان تێپەڕان و بەزاندومانە مەفروزە بگەڕێنەوە سەر ئەسڵی جادەکە و بگەڕێنەوە بۆ تەندروستی خۆشەوی صلی الله علیه وسلم. بزانین نووستن ئەبێ کەی بێ و چۆن بێ. ئەگەر ئینسان لە خەو تۆرە یاخود خەو لە چاوەکانی تۆرە چی ڕۆدا؟ یەکێک لە موسیبەتە گەورەکان حەزەکەم ئەوە بزانن خۆشەویستان ئەوەیە کە ئینسان ئەتوانێ ماوەیەک بەبێ خواردن بژی، بەڵام ناتوانێت بەبێ خەو بژی. باوەڕم پێ بکەن ئەگەر ویستی ئینسانێک تەعزیب بی لە خەوی بکە. یەکێک لە شێوازەکانی تەعزیبانی ئینسانەکان لە ناو سژنەکانە بێبەشکردنە لە خەو. ئەگەر ئینسان خەوی نەماچی لێ دێ، بێتاقەتە بێ، نێرڤەسە بێ، تووڕا بێ، قەلەقە بێ، هەڵەچێ، تەرکیزی نامێنێ، تووشی کۆمەڵی نەخۆشی ئەبێ کە پێشتر لە لاشەیان نەبووە، کە پێوتێ سایکۆسۆماتیک، واتە ئینسانەکە بڵێ تووشی نەخۆشی دەرونی بووە بەڵام لەسەر لاشەی دەرەکەوێ. ئێوە ئەزانن ئینسان ئەگەر خەوی نەما حاڵەتەکەی وای لێدێ ئەگاتە حەدی سەرەتان. چی؟ یعنی مامۆستا یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی سەرەتان لەم سەردەمەیە نەزانینی خەومانە. بەڵێ ئەزانن یەکێک لە هۆکارەکانە بێتەوەی زەخت، نەخۆشی دڵ، نەخۆشی جەڵتە، نەخۆشی گورچیلە، نەخۆشی شەکرە. ئەگەر ئینسان خەوی نەما هەتاوەکو ئەو حەدە چاوەکانی سوور هەڵەگەڕێ، چاوەکانی ئاوسێ و بێخەوی لەسەر لاشەی دەرەکەوێ، تووڕابێ، هەموو ماسوولکەکانی ئازارەیە. نەخۆشەکەیە دەڵێ کاکتۆر من مشکیلەم نییە، بەس خەوم لێ ناکەوێ، ئەمەیە بخەوم، بۆیە هەموو جەستم پێوە ئێشێ. من هەتاوەکو بانگی بەیانیەدا چاوم زیتەیەت و خەوم لێ ناکەوێ. کاکتۆر چی بکەم بۆ ئەوەی کە بخەوم؟ سوبحان اللهیت ئەڵێم چۆ وێشی؟ ئەڵێ هەموو جانم ێشێ، هەموو جانم وێرانە. تۆ کاکتۆر دڵم پەلەپەلەکە، ئەلەرزم. بزانن نەخۆشی خۆت دەم نییە. بۆیە ئاگادار بن خۆشەویستەکەم، یەکێک لە هۆکارە سەرەکانی نەمانی تەندروستی لە ئینسانەوەیە کە نازانێ کەی و چۆن بخەوێ. خەو هەر کاتێ ویستێ بخەویت ئەبێ کۆمەڵە شت هەیە نەیکەی، ئەبێ کۆمەڵێک شت هەیە پیادەیکی با لە یەکەم خاڵە و دەست پێ بکەین. ئەویش کاتی خەوە. چ کاتێک ئەخەوی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیذا نعس أحدكم وهو يصلي فليرقد حتى يذهب عنه النوم. یعنی چۆن پێغەمبەری خوا ئەمرمان پێکا؟ فەرمێ هەر کاتێ برسی بوو نان بخۆن، زۆریش مەخۆن. ئەفەرمێ هەر کاتێ ئینسان شەو نوێژێ کرد، سەیری ئەم نوێژە گەورەیە لە بینی عەبد و خوایە، ئەفەرمێت باوێشکی یا و خەواڵوو بوو با بخەوێ، شەو نوێژەکەی بەردەوام نەبێت، با بخەوێ، پاڵکەوێ. ئەوەشی هەر خێرە بۆ چکە خەوەکە ئێستا زەڕورترە هاتوێتە پێشەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەوی تەواوی کردووە. بۆیە دایکە عایشەمان جارت فەرمێ ما ئەلفاه السەحر عندي إلا نائمة. هیچ کاتێ سەحەر کاتی نوێژی بەیانی بەسەر پێغەمبەری خوا نەهاتوە صلی الله علیه و سلم ئیلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خەوا بووە. ئەی شەو نوێژی نەکردووە؟ بەڵێ شەو نوێژی کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بیدایەتی شەوا خەوتووە، دوای نوێژی خەوتنان، دوای نوێژی عیشا خەوتووە. فەرمێ کان ينام أوله، بدايتي شو نيوي خوتوه، ويقوم آخرة لأخيرا هستاو شو نيوجي كردوه فيصلي ثم يرجع إلى فراشه. واتا چون خواردني قم دابش كردوه بمشوي بيغمري خاصة سلام خوكشي دابش كردوه، همي بسيريك وانا خوتوه هستاو دواتر خوتوتوا بيج نوجي بياني هتاوكو أم حدا
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتیمامی بە خەو داوە و سیستمی خەوی بۆ دیاری کردوین بۆیە فەرمێ ئەحەب الصلاة إلى الله صلاة داود عليه السلام وأحب الصيام إلى الله صيام داود هامان باتەوە چۆ هەمان باتەوە بۆ پێغەمبەرانی پێشوو یعنی ئەوانیش تەندروستیان خۆش بوو چاکترین خەوی داود بوو كان ينام نصف الليل بدايتي شو أخوت ويقوم ثلثه يجلس سي شو دوای نیوەی شۆ بەخەبەرە بوو وەیەنام سودوسە پێشەوەی کە بانگی بەیانی با لە ئەخیرا یەک لەسەر شەشی خەویە کردەوە دیسانەوە ئەنووسەوە وەکانە یەصوم یەوما وەیفطر یەوما ڕۆژە بە ڕۆژوە بۆ ڕۆژێکیش ئیشکان چاکترین خەو و چاکترین شەو و چاکترین ڕۆژ و هی داود بۆ پێغەمبەری خوا فێرمانەکات و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئەمەی پیادە کردووە بۆیە ئینسان کە ویستی بخەوێت هەل لە بیدایەتی شەو دەست پێکردنەوە ئەبێ ئینسان ئامادە بێت بۆ خەو بۆیە کە عیشا تەواو بوو نوێژی خەوتنان تەواو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم كان يكره النوم قبل العشاء والحديث بعدها مەکروه بوو کە ئینسانەکان پێش عیشا بخەون یاخود دوای عیشا قسە بکەن یەکسەر ئەهاتنەوە بۆچی بۆ خەو هەندێک جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماوەتەوە لەگەڵ ئەبوو بەکر و لەگەڵ عومەرە هەندێک کێشەی موسڵمانیانیان حەڵ کردووە بەڵام ئەمە ئەسڵ نەبووە ئەسڵ لەوەیە بووە کە زوو بنوون بۆیە ئەهلی عیلم ئەفەرمون ئەم مۆزوعە بۆ خۆی خلافی تایە ئەسڵ تایە ئەوەیە کە ئینسان زوو بنوێ بەڵام ئەوانەی کە ئەمێنەوە تا شەوێکی درەنگ ڕوخسەت دراوە بە تایبەتی بۆ کەسێکە نوێژ بکە یاخود مسافر بێت ئەگەر نا بەم شێوەیە کە ئێمە دەستمان پێکردو و دەستمان ناوەتێ و تیاڕۆچوین وەڵڵای با پێتان بڵێم هیچی سەحی نییە یەکێک لە بەڵا گەورەکانیش یەکێک لە نەخۆشیە گەورەکانیش یەکێک لە نامرتاحیەکانیش یەکێک لە هۆکانی بەڵاو نەخۆشیەکانی خەڵک کە ئەمڕۆ لە کۆڵیان نابێتەوە بەردەوام بەڕێی دکتۆرەوەن ئەوەی سیستمی خەومان بە تەواوەتی تێکچووە ئەبێ جارێکی تر بگەڕێینەوە بۆچی ئەگەر نەگەڕێینەوە تا تەندروستی پێغەمبەری خواکین صلی الله علیه و سلم بگەڕێینەوە بۆ قسەی کوردەواری کاتی خۆی ئێستاشی لەگەڵا بێ لە لادێکانمانە باو باپیرامان چۆن نووسن ناوی نوێژی عیشایان نابوو نوێژی خەوتنان بۆ یەکسەر هاتنەوە چرای نەکوژانەوە و ئەخەوتن و لەگەڵ باڵندەکانە ئەخەوتن لەگەڵ باڵندە و جیریوەکانی شەجارێکتر هەڵەسانەوە هەتاوەکو ئەو حەددە پابەند بوون هەتاوەکو ئەو حەددە لەگەڵ سروشتی کەون و لەگەڵ سروشتی دەوروبەریانە هەڵایانە کرد لەگەڵ سروشتی دارەکانە لەگەڵ سروشتی باڵندەکانە لەگەڵ سروشتی ژیانە هەنگاویانە نا بۆیە بینی تەندروستیان خۆشتر بوو لە ئێمە ئەو کێشانیان نەبوو کە ئێمە ئەمڕۆ هەمانە جا بەداخەوە ئێمەش کە ئەخەوین خەوەکەشمان تەندروست نییە 5 قۆناغ بۆ خەو هەیە قۆناغی یەکەم ئەوەیە کە ئینسان و کۆڵێ چاوی جێژە بێ قۆناغی دووەم ئەچێتە خەوێکی ڕووکەشەوە دوایی ئەچێتە خەوێکی قوڵترەوە دوایی خەوێکی قوڵتر کەیتر خەوی تیابینێ دوایی وردە وردە بەرەو خەبەربوونەوە چێ ئەم مەرحەلەیە کە سعاتێ تا 2 سعات دەخێنێ ئینسان ئیسفادە لە خەوەکە ئەوانی تر هەمووی بە پولێک ئیسفادە لە خەو ناکەیتایە بەقەدەر ئەوەی کە لەو خەوە قوڵەیە کەیتر بانگ دەکەن و خەبەرە نابێتەوە ئیسفادە ئەکەی بەداخۆ زۆربەی ئەم خەوە قوڵانش بە نوێژی بەیانی ئێمە ئەکەوێ بۆیە بینیت ئیسفادە لە خەو ناکەین خەوی شەو دوای نوێژی خەوتنان ئەگەر 1 سعات بخەوی یەکسانە بە 3 سعاتی کاتی تر بۆ خەو بۆیە زۆر زەرورە ئینسان لە بیدایەتی شەوە خەو لە دەست نەیات لە هەفتای خەوەکانیشمان کە خەوی قوڵن لەم بیدایەتی شەوەیە ئەبێ پێش ئەوەی شەو لا بکاتەوە و نیوەی شەو تێپەڕێ خۆشەویستەکانم ئینسان ساعەیەکی بایۆلۆجی تایە ساعاتێکی بایۆلۆجی پێت ئەڵێ کەی هەستە کەی بخەوە کەی بەخەبەر بە خۆی تەوقیتێکە پێت ئەڵێ دوێنێ تۆ زوو نووستی ئەمڕۆژ خەویە لە کاتی موعیدەکەیە بۆیە ئینسان تەوقیتێکی تایە ئەلارمێکی تایە پێڵێ ئەڵێ کەی بخەوە ئەلێ سعات 8 ئەگەر ویستێ سعات 4 بەیانی هەستیت یاخود سعات 10 بخەوە ئەگەر ویستی 6 بەیانی بەخەبەر بی قەت نەکەیت لە دوای دەوە بەخەبەر بی ئەمە قسەی چێە
ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی طب بە خۆشەویستەکانم کە ئینسان مەفروزە پابند بێ پێوەی لە مجلەیەکا کە بەناوی لایف ساینسەوە ساڵی 2017 چاپکراوە، بڵاو کراوەتەوە ئەفەرمێت ئەو سستەرانەی بە دیار نەخۆشەوە ئەمێننەوە چارەسەری سەرەتان و نەخۆشیەکانیان بۆکەن و ئازاریان لەسەر کەمەکەنەوە خۆیان احتیمالی توشبوونیان بە سەرەتان لە 150 بۆ لە 100 زیادەکە لە مەمکیانە تەنها بەوەی کە خەویان لێ تێکەچێ لەشەوە. ئەمە قسەی من نییە. بۆ چکە ئەم ساعە بایۆلۆژیە داوای خەوەکە بەداخەوە زۆربەی کاتەکانی ئێمەش لەم کاتانەیە بەخەبەرین و لەم کاتانەیە خەومان زراوە، خەومان لێ تێکچووە بۆ چونکە بەردەوام متابعی سۆشیال میدیاکەین، بەردەوام متابعی یاریەکانی ئەوروپاکەین، ئەمانیش 2 سەعات دوای ئێمە ئەبێ بە ئیجباری 2 سەعات دوای خەڵکێکی ئەمریکی و دوای خەڵکێکی ئەوروپی بخەوین. ئەژنا کابرای ئەمریکی کابرای بەریتانی بۆ خۆی سەعات 10 و نیو ئەو پەڕی سەعات 11 تێپەڕناکە ئەنوێ بۆ ئەوەی کە سەعات 6 یاخۆ 6 و نیوی بەیانی بەخەبەر بێ و خۆی ئامادەکرد بێ بۆی کە بچێتە سەری شەکی. بۆیە مەفروزە بگەڕینەوە بۆ خەوی تەندروست خۆشەویستەکانم، زوو بنوین، زوو هەستین بۆ ئەوەی کە لاشەمان تەندروست و تەندروستتر بێت. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.